پەروەردە پەروەردە لە کوێوە دەست پێ دەکەن لە مناڵیەوە لە خێزان لە بیئەیدەنەوەی خێزان لە قوتابخانەکان و پەروەردەیەکی تر هەیە کە ئیرادەیەکی بەخۆ دروستیەکە ئەویش خودی کەسەکە خۆیت هەرێکی ئێمە ڕۆژە لە ڕۆژان لەگەڵ خۆیان دواوە من هەموو پەروەردانەی کۆمەلگا و خێزان و مەکتەب و دار و هەمووی ئەسەرمۆڵێمیش کۆمە بەڵام بێ خۆت کۆمەڵی مەکتەب و خێری جواندانی یەکی لە پەروەردەیەک بۆ خۆت ئەدەی بکەیتەوە لەسەر پەروەردە جوانە بژیت و قەناعەت پێ بێت و ژیانی پێ بکەیت ئەوسا ئەوە ئەگەر ئەبێتە ئەو مانایی کە تۆ خۆت پەروەردە کردووە پێشتر کۆمەلگا پەروەردەی کردووی خێزان قوتابخانە پەروەردەی کردووی بەڵام ڕەوزت بووە لەوانەیە ڕەوزی کولی نەبووێت ڕەوزی جوزئی بوو جوزئێک لەو پەروەردەیەت ڕەوز کردووە خۆت لە شوێنی داناوە و ئێستاش هەر کەسێک پرسیاری